سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش ئەمڕۆ باسی کارکردنی ئافرەتانەکەین لە دەرەوە وەک دەزانن لە ئێستادا ئافرەدان ئەرکی دەرۆشیان لەسەر شانە و ئەرکی ماڵەوە و دایکایەتیشیان لەسەر شانە بۆیە ئەمڕۆ پرسیار لە هاوڵاتیان دەکەین بزانین پێیان باشترە ئافرەت لە دەرەوە کار بکات یاخود هەر ئەرکەکانی ماڵەوەی لەسەر شان بێت لەگەڵمان بن. خاتون تۆکو ئافرەتێک مۆزەفی وەک خۆدوێتت کاری دەستیشەکەی پێت باشە ئافرەت ئیش بکات گیان لە ماڵەوە بێت. وڵای من وەکو خۆم پێم باشە ئیش بکە لە سەرێکەوە خۆی من یەکێکم لەوانەی کە زۆر هانی ئافرەتان و ئیتر هاوڕێیان و هەموو کەسێکم ماوە حەز ناکەم یعنی هیچ ئافرەتێ لە بینی چوار دیوارا بێتە دەرەوە هەموو کەسێکیش بە هەرەوتوانایەکی تایە دەریخە بۆ نمونە ئافرەت ئەتوانێت هەر لەم فیستیڤاڵانە کەینە فیستیڤاڵان توانێت بە خواردنێک بەڵام لە لایەکی شەوکە بیریشی لێکەیتەوە من زۆر جاربی لەوەکەمەوە بەڵێ فەرمانبەرم لەگەڵەوەی دایکی چوار مناڵیشم لەگەڵەوەی وەتا ئیشی شەکەم زۆریشی لاکەم بەڵام سیرەکەم لەویا ئیتر وەکو شتێک بڵێ هاوسەرەکان کۆنتترۆڵمانەکەن ئیتر بەتاواتی فەرامۆشیان کردوین ئەو بۆ خۆی هیچ خۆی ماندوو ناکە ئیش ناکە بەڵام ئیتر چیش بکەین زۆر جار مەجبوریشم ئەرکی ماڵەوەشە لەسرە ئیشی دەرەوەشەکەی ئەو هەموو هیلاکیە لە پێناوچیە وڵی چیە لە پێناو ئەوەیە هەر لەم با احتیاجنەوی مەجبوری چکە چوار مناڵم هەیە و مەسرفە هەیە و کرێچین و ئێکرێچەکە سەرباری هەمێتی تۆ بێ هەموو مانگە ئێکرەکەنەی خۆم کەسێ مەجبورە کرێخانەکەی باوانە لەبەر ئەوەی ترچی بکەین. ئێستا تۆ لەگەڵەوەی ئافرەت ئیشی دەرەوە بکەیان ئیشی ماڵە ئەڵم بیکە باشترە من خۆم ترسی بکە من خۆم حەز و خولیاشت یاما ینی حەزم بە جوڵۆ چالاکیە ئەوەش نیم بڵێم یعنی هەر لە مناڵیەوە تۆ ساحەبی گیرفانی خۆتیت بەڵێ کە ساحەبی گیرفانی خۆبی زۆر خۆشە. هەندێک ئافرەت هەیە کە ئیشیش ئەکات هاوسەرەکەی ئەبێ بە کێشە لە بینیانە نا من ڕاستی بڵێم نابێ بە کێشە بەڵام بێ خۆ هەموو شتێک بکەی مەسرف بکەی مناڵ بەخێوکەی نابێ بە کێشە بەزیترەوەیە خۆی ئەگەر هاوسەران هاوکاریەکیش من خۆشە ئەویش ئیش بکات تۆش ئیش بکەی تر هەوڵ و مادووبوونتان بەیەکەوە بەزیتر ئەڵێ چی ئێستا زروفەکەوەی لێ هاتووە بێ ئافرەتە هەم ئەرکی ماڵەوە بکات و هەم بێتە دەرەوە لە ماڵەوە ئەوە نابێتە هۆی هیلاکێکی زیاتر بۆ ئافرەتان کە هەم ئەرکی ماڵەوەشیان لەسرە هیلاکی دەرەوەشی بێتە سەر و ئەرکی دایکایەتیشیان لەسەر شانە ئەمە کاریگەری ناکاتە سەر ژیانی ئافرەتی بەهێز هەم ئەتوانێت کارەکانی ڕێک بخە ئەتوانێت ئیشی دەرەوە ماڵەوەش بکات ڕاستە هیلاکیە بۆ خۆت بەڵام هیلاکیش چێژی خۆی هەیە. تۆ ئێستا هیچ کارێکی هەیە ژنی ماڵەوەی من ئیشی خواردن دروستکردنەکەم هەر لە ماڵەکەی خۆمە. تۆ پێت باشە بژێوی ژیانە بە جۆرێ بێت هیچ ئیشێنەکەی تەنها ئەرکەکانی ماڵەوە لەسەرشان بێت نەخێر حەزەکەم ئیش بکەم و بەردەوام بم لە ئیشکردن تاو کاتەی توانم هەبێت و بتوانم. باشە کە ئافرەت سەحەبی گیرفانی خۆی بێت و دەستپان نەکاتەوە لە هاوسەرەکەی ئەمە دەستپانکردنەوەی کە داوای پارە یان ئەرکە لەسەرشانی هاوسەرەکەی کە بەخێوی بکات.
خۆی ئەرکە لەسەر شانی هاوسەر بەڵام تۆ ئەگەر ئیش بکەی یارمەتێکیشە بۆ هاوسەرەکەت هاوسەنگێک ڕاگری لەو کاتەیە خۆشترە هەم ماڵەکەش باشتر بەڕێواچێت. هەندی جاری ژای لە هاتووە ئێستا پرۆسەکە عکس بۆتەوانێ پیاوان دانیشن لە ماڵەوە ئافرەتان لە دەرەوە ئیشەکەن. ئەوە کارێکی باش نییە چونکە ئێستا هەر ماڵێک پێویستی بە چەند کەسێکە ئیشی بۆ بکات. ئەنی تۆ لەگەڵەوە دای ئافرەت ئیش بکات. بەڵێ بێگومان. خاتونگیان تۆ لەگەڵ ئەوەی ئافرەت ئیشی دەرەوە بکە یا ئیشی ماڵەوە چونکە ئافرەت لە ئێستادا ئەرکی دەرەوەشی هاتۆتە سەرشان و ئەرکەکانی ماڵەوەشی هەر لەسەر شان ماوە. پێشەکی بە خێراتنتانەکەم لەبەر ئەوەی کە ئەرک و بڵێن بژێوی ئێستا ئەوەنە گران بووە مەجبورە ئافرەت ئیشی ماڵەوەش بکە و ئیشی دەرەوەش بکات بۆ بژێوی ژیانی خۆیان خاو خێزانی. بەڕای تۆ ئافرەت سەحەبی گیرفانی خۆی بێت کە سەحەبی گیرفانی خۆشی بێ هەنێ جار بە ئارزوی خۆشتەکە هەنە جاریش ئەوێ بەکێشە لە بینی هاوسەرەکانە. شەیە ڕاستەکە هەنێ جارە بێ بەکێشە بەس ئەگەر سەحەبی گیرفانی خۆشی بێ باشترە ئارۆزەکانی خۆی بەدڵی خۆی ئەبا بەڕێوە یعنی پێویستی بۆ نێداوە لە هاوسەرەکەی بکە بڵێ ئەوم بۆی کێشە دروست بێ کێشە دروست نابێ ئەگەر لە گیرفانی خۆی دەربێنێ و سەرفی بکات. بەڵام ئافرەتان ئەرکی ماڵەوەشیان لەسرە ئەرکی دایکاتیان لەسەرکەوە ئەرکێکی زۆر قرسە و پەروەردەکردنی منداڵە ئەمە لەگەڵ ئیشی دەروێت زەحمەت نییە؟ بەرەوەڵا زۆر زەحمەتە کوڕایەرکی مناڵە کوڕایەرکی ماڵ و میوانە هەموو شتێکەیە ماڵ بە تایبەتی یەکێکی پێویستە ئەگەر دوانیش نەبێت دانێک هەر پێویستە. ئەگەر بگونجێ بەڕای تۆ ئافرەت هەر لە ماڵەوە بێت باشترە؟ وڵا ئەگەر وەسعی باش بێ ئەرەوەڵا باشترە لە ماڵەوە بێ باشترە بەس ئەگەر وەسعش باش نەبێت مەجبوریت بێتە دەرەوە. ئێستا تۆ هیچ کارێکەکەی لە دەرەوە؟ من وەڵام ئیشاکەم لەگەڵ مناڵەکەم هاتووە. بەڵێ. بۆ سەرچاوەیەکی بژەی بۆ تۆ؟ تقریبا تۆزێک زۆر نابەخۆم یعنی ئەوە نییە بڵێم پێی ئەژیم پێی ناژیم بەس شتێ باشترە. پێویستە هەردوو لا متەفق بن گەر ئافرەت بتوانێت ئیشی خۆی بکە و کاری خۆی بکە بە سەرکەوتویی هیچ شتێک ڕێگر نییە لە بەردەم ئەو ئافرەتەیە کە بتوانێت ئیشەکانی بکە ئایا چ لە ماڵەوە بێت چ لە دەرەوە بێ بەڵام کاتێک کە ئیشیش ئەکە نابێت لەگەڵ ئەوە شابی کا بە منەت بەسەر پیاوەکەیەوە بڵێ من خاوەنی گیرفان و داهاتی خۆمم پێویستم بە پیاو نییە ژن و پیا و تاوکەری یەکن بەیەکۆ جوانن بەیەکۆ توانن ژیانێکی سەرکەوتوو بەڕێ بکەن ئافرەتێکی بەڕێز کە ئەبێتە خاوەنی پیشە و کار و داهاتی خۆی
وەکو ئیشارەتم پێیان نابێ بیکا بەمنەت بەسەر پیاوەکەیەوە گیرفان جیاکردنەوە و قاسە جیاکردنەوە دا هەجیاکردنەوە کارێکی غەڵەتە وەکووتم ئەوان ژنومێرد پیان ئەڵەن چی پیان ئەڵەن هاوبەشی ژیان هاوسەر کەواتە ئەبێت کە هاوسەر بن هاوبەش بن لە هەموو شتێکە هاوبەش بن هاوکار بن بتوانن چۆن کناڵیان بوو بە یەکۆ پەروەردەی کرد کاتێک کارێکیان بۆیەتە پێشەوە تۆ تەماشاکی ماڵێک ئەکەن بە تەنسیق بە هاوبەشی هەردووکیان کاوابێ ئەو ئافرەتە بەڕێزە ئەو خوشکە بەڕێزەی کە ئەبێتە خاوەنکار و داهاتی خۆی بە ژیرانە و بە عاقلانە لەگەڵ هاوسەرەکەی وا بەکاری بێنێ کە ئەسڵەن ئەم هاوسەرە هەزمەنە قسێک نەکە یاخود بە ئەگەر ئەکسی کەینەوە پیاوێکە خاوەنکارە ئافرەتەکە خاوەنکار نییە نەیکا بە منە دەبە سەریەوە چونکە بەڕاستی ئێمە هەمومان خاوەنی دایک و خوشک و خێزان و کچین کچی هیچ کەسێک عەبدی هیچ پیاوەیەک نییە هیچ پیاوێکیش کە ئەبێ بەزاوی ئەو ماڵە نابێ بە عەبدی ئەو ماڵە کەواتە ڕێزگرتن گونجاندن جوانترین و سەرکەوتوترین ژیانی هاوبەشی هەردووکیانە ئەبێ متفق بن بە یەکەوە لە یەک تێبگەن لەمانای ژیان تێبگەن هاوبەش بن ڕێک لێ بگرن ڕێز لە کەسوکاری یەکتر بگرن کاتێک کە تۆ داهاتێکت دەبێ ئەو داهاتە لە خزمەتی ماڵ و مناڵ و ژیانی خۆتا بێ بۆ دەرەوە نەبێ تۆ کاتێک کە لە ماڵەوە ئەبی بە شێوازێک ڕێز لە ماڵ و مناڵی خۆت بگری کە بەڕاستی جێی فەخر و شانازی هاوسەرەکەت بی مناڵەکان بی یاخود کە کاتێک تۆ ئەچیتەوە خێزانەکەت پێت نەڵێت چیت کردووە جا تۆ چیت بۆ من کردووە هەر پیاوێک ئەمڕۆکە لە ژیانی حیاتی خۆیان پێی خۆشە باشترین سەروەتی هەبێ باشترین داهاتی هەبێ باشترین خزمەت بە خێزان و ماڵ و مناڵیکە جوانترینەکان پێشکەش بە ماڵ و هاوسەر و ژیان و بکا کە بەڕاستی جێی فەخر و شانازی بێ کاتێک کە پیاو بە ماندوێتی ئەڕاتۆ ژنیش پێویستە ڕێز لە پیاوەکەی بگرێ ئەو ماندووبوونەی بەکەم نەزانێت بەڕاستی کەواتە لێرەیە ژن بێ یاخود پیاو بێ هەر کامێکیان خاوەنی داهات و سەرمایە بن ئەتوانن بە تێگەیشتن بە ڕێزەوە ژیان بەڕێ بکەن ئیتر نە پیاو ڕێگر بێ لە بەردەم هاوسەرەکەیە کۆمەڵە هۆکار هەیە کە لەبەر ئەوەی پیاو ڕێگە نادا بە هاوسەرەکەی ئیش بکە یەکێک لە هۆکارانەی لە دەرەوەی ئیشەکەی خۆی ئافرەت بەکار ئێهێنرێت تحڕوشیان پێکرێت زۆر کاری نەشیاویان پێیەکەن یەکێک لە هۆکارەکان کە پیاو ناڕازیە ئەمەیە ئەڵە من بەڕێزەوە ژیانت بۆ دروست ئەەکەم ژیانت بۆ بەڕێ ئەەکەم تۆ پێویست ناکە ئیش بکەیت بەڵام ئەگەر ژنەکە بە شەرەف و ناموس و کەرامەتێکی زۆر بەرز و بەڕێزەوە بڕوە ئیشی خۆی بکە بەستەن هەبۆ کار بچێتە دەرەوە لەگەڵەوە شەکە بوو بە خاوەنکاری خۆی منەت نەکا بەسەر پیاوەکەی بڵێ منیش هەم ئەو هەیە ژیانی لێ تێگەیە. خاتون تۆ لەگەڵەوەی ئافرەت لە ماڵەوە ئەرکی ماڵەوەی دەستەرشان بێ ئاخۆت ئیشی دەرەوەش بکات سرتا بە خێراتتانەکەم بۆم پێشانگایە و بۆ پرسیارەکەی شت
کە ئافرەت لە ماڵەوە ئیشکات یاخود لە دەرەوە ئیشکا ئافرەت من ینی بەوە ئیبینم کە زۆر بەهێزە زۆر بەتوانایە و چۆن لە پێشا و لە کەوتویانە بەهشت لە ژێر پێی دایکایە و لە توانا و گەورەی ئافرەت ئەویان وتووە بۆیە ئافرەت ئەتوانێ هەم ئیشی ماڵەوە بکە هەمیش ئیشی دەرەوە بکات. ئەمە نەبووتە هۆی هیلاکی ئافرەت؟ وڵی خۆ من ئێستا خۆم لە دەرەوە ئیشەکەم و نەک ئیشێ چەند ئیشێکی شەکەم و لەگەڵ ئەوەشا دایکم و هاوسەریشم هەیە و ینی قورسە زەحمەتە هیلاکێتە بەڵام لەگەڵ ئەوەشا مرتاحم. باش ئەو کارانەی کە لە دەرەوە ئەیکەی کاریگەری نەخسۆتە سەر ژیانە بەخێوکردنی مناڵتۆ دایکی دایکایەتی ئەرکێکی زۆر پیرۆزە؟ بەڵێ حتمما ئێستا من خۆم لە ڕاگەاندنا ئیشەکەم کاریگەری هەیە قسە ئەکرێ بە تایبەتی ئێمە کە لە کۆمەڵگەیەکی داخراوین و بە تایبەت گەرمیان تا ئێرە ینی ئەگۆڕێت کاریگەری هەیە بەڵام مرۆڤ ئەگەر بێوێت ئامانجەکەی بپێکێت حتمما ئەبێ هیلاک بێت و هەڵی بۆ بدا. ئێوە هاوسەرن ئەی هاوسەرەکە تا چەنە ڕازی لەسرە کە تۆ ڕێگر نییە لە کار بکە لە دەرەوە؟ ڕێگر نییە ئەسڵەن پشتیوانی و هاوکاری ئەم نەبێ من هەر ناتوانم ئیشیش بکەم چونکە دایکایەتی و ئەرکی ماڵ و هاوسەر قورسە و ئەگەر هاوکارێکت نەبێ و پاڵ پشتێکت نەبێ ناتوانی ئەوە بکەیت. تۆ لەگەڵەوەیە کە هاوسەرەکە لە دەرەوە کار بکە؟ سیکە ئەوەی کە لەگەڵ ئەوەدای لەگەڵ ئەوەی کە مافی خۆیەتی دوشتی زۆر زۆر جیاوازە مافی خۆیەتی کە لە دەرەوە کار بکات ئەوە وەکو مافی خۆی بەس کەل پیاوی کوردەواری ئەوانەی کە پیاوی خەباتکارن بۆ ژیان کە حوڵەدەن بۆی کە ژیانی خۆیان و ماڵ مناڵەکان شا بکەن بە دڵنیایی و حەزەکە ئافرەتەکەی داین شەی ئیسراحەت بکە و منیش قەناعەتم وایە کە ئافرەت دانی شەی ئیسراحەت کا لە ماڵەوە ئەگەر لە حاڵەتێکا کە بۆ نمونە حەزەکە لە دەرەوە کارێکی بێ قەیچێکا کارێکی بەس نەک مەسەڵەن ئینسان بۆ نمونە مثلەن ئەو کارانەی کە ئینسان کە پیاوە توانێ بیکە وا تەسەور ناکەم ئەگەر بە حکمیەوەی کە بە پرۆسەیەکی بایۆلۆژی ئیڤڵوشنیە ئەگاتە ئەوە پیاو بە ئاسانی ژن پێی ناگە مەسەڵەن لەوانەیە پیاوێک بتوانێت 100 کیلۆ هەڵبگرێ بەس ژنێک ناتوانێت 100 کیلۆ هەڵبگرێ ئەگەر زۆر مەسەڵەن ڕۆژگار زۆر نەیهاڕی بێ. ئێوە کە هاوسەرگیریتان کرد ئەم هیچ مەرجێکی نەبوو بۆ تۆ کە تۆ کار بکەی یانەیکەیت؟ وەکو مەرج هیچ مەرجێکی نەبووە بەڵام و توێتی ئیشێک بکە کە ناوبانگ و سومعی خۆت و منیش بپارێزی تەنها ئەوە گینا. ئێستا هەندێک جار وای لە هاتۆ کوڕان کە ئەیانوێ هاوسەرگیری بکەن ئەڵێن بە کچەکە موچە خۆر بێت تۆ تا چەندە لەگەڵ ئەوەیە؟ وەڵڵاهی جاک ئەو ڕەوشە ئازانێک کە کچ و کوڕەکە تەیەکەوە منێکە بۆ نمونەم لە پێگەی خۆم و ئەو مەسەن ئەو شادەوە کەسابەتی کە هەیما لەوانەیە زۆر داعی نەکا کە خزانەکەم ئیشکات بەڵام کەسێکە بۆ نمونە لەوانەیە پێویستی پێبی ئەو شتێکی ترە مەسەن ئەوە زۆرفی ژیانی بە شێوازێک لە شێوازەکان وا پێویستکات کە ئیشکات بەڵام لەوانەیە بۆ هەندێک کەسی تریشوانە بێت. جەناب ئەگەر هاوسەرەکەت هەموو پێداویستێکە بۆ دابین بکات پێت بڵێ کار مەکە هەر کار ئەەکەی هەرڵی ناکارەکەم یان خۆ هەر هەموو پێداویستەکانی بۆ دابین کردم و پێشی وتوم ئەگەر بۆ من تا کار مەکە ئیش مەکە ئەو کاتێک کە هیلاکە بیت لە ماڵەوە بۆ خۆت هەرچەنە ینی ئیشی ماڵ و ئەرکی ماڵیش قورسە بەڵام من خۆم هەرچەنە ئێستا لە بوارەکەی خۆمە ئیش ناکەم من پزیشکی ڤێتەنەریم تاو کردووە بەڵام ئێستا لە ڕاگەیاندنم هەرچەنە کارەکەی خۆم نییە بەڵام وەکو ئەوەی کە ڕۆژگار قورسە و بۆ هاوکارێک بۆ شانی ئەم هەر پێم باشە و پێشم خۆشەکە من 12 ساڵانی کەم خوێندومە بە سەرما وە گەرما بە نەبوونی بە ڕەزالەت هەر پێم خۆشە ئیش بکەم چونکە من بۆ ئەوە هەوڵمدا بۆ ئەوە خوێندم کە تەواوم کرد موچەیەکی خۆم هەبێ لە شوێنێکە ئیشکەم جێک دەستی خۆم دیاریکەم ڕاستە ئێستا زروفەکەی وایە لە بوارەکە خۆمایش ناکەم بەڵام بە حەقی خۆمی بینم کە هەوڵم داوە ئێستا ئیشێک بکەم و پارەیەکم هەبێ. خۆی دوو هۆکار هەیە لە ڕاستیە مەسلەیەوەی کاڵێ بێ هاوسەرەکەم موچە خۆر بێت یەکێک لەوانەی کە لە 1970 توانم بیر لەوە کاتەوە کە داهاتوویەکیان هەبێت هاوکار بێت لە ژیانە لە بەڕێوەبردننی ژیانە چونکە بەڕاستی ئەمڕۆکە ژیان زۆر قورسە. تۆ خۆت لەگەڵ ئەوەیە هاوسەرەکەت ئەرکی ماڵەوەی لەسەرشان بێ ئەرکی دەرەوەشی لەسەرشان بێت؟ من ئەگەر باسی واقعی ژیانی خۆم کەم ئەم دەقەیە سوپاس بخوا
خێزانی من پێویستی بەوە نییە کە خۆی ماندووکە من چەند جاریش لەگەڵ خۆمان کاری کردووە ڕێگر نەبووم لە بەردەمیە و لە ماڵیشەوە کاری خۆمان هەبووە کردوێتی ڕێگر نەبووم خەڵکی ترم زۆر جار خەڵکانێک دەتوانە بە ئیسفادەکە بەڵام وەکو ئەوە کە بڵم ڕێگرم لە بەردەمیە ڕێگر لە تەنها لە کاری کۆمپانیا و شەریکاتەکان چونکە داهاتووی نییە هیچ ئامانجێکی نییە وەکو کاری حکومی و دامەزراوەی حکومی نییە بڵێ ئەمە لە مستەقبە لە داهاتووشیەیە بۆ ئیشکردن لە کاری دەوڵەت و دائیرە حکومیەکان ناوخۆیەکان هیچ ئیشکالێکم نییە بەڵام وەکو ئەوی لە شەریکاتە ئیش بکانە بەس من ئێستا ئەم دەقەیە وەکو هاوسەری خۆم وەکو خێزانی خۆم پێم وتووە تومە دانیشە لە ماڵەوە وەکو شاژن بژی پێویستم بەکاری تۆ نییە هەر کاتێکیش کارێک لە قابلی ئەو بشانی ئەو ڕێگرنیم لە بەردەمیە. جەناب وەکو پیاوێک پێت باشە ئافرەت لە ماڵەوە دانیشێت ئەرکی ماڵەوەی لەسەرشان بێت یاخود لە دەرەوە کار بکات بەتاکید هەردووچیان سپیا و ژنیش هەردووچیان تاواکەر یەکترن لە ماڵیش بەڵام پێویستە زیاتر پیاوەکە محتەمە بە شتەکانی دەرەوە ئافرەت بەناو ماڵە نابێتەوە هەموو ئەرکەی بەسەدا بسپێری تەنها بێ لە دەرەوەش ئیش بکە و ئەنجاو هەموو ئیشەی ماڵیش بکات چکە پیاو ناچێت لە ماڵەوە مەسەلەن بۆ نمونە بڵێن قاپ و قاچاق بشوە جل بشوە ماڵ پاکاتەوە حتممە ئافرەتەکە ئیکات ئینجا ئافرەتەکە ئەگەر ئەوە بکە و پیاوەکەش تەنها بەس ئیشی دەرەوە بکە ئەنجا ئەویش بێنی ئیشی دەرەوەشی بۆ بکە ئەبی بیگونجێنی بەڵام ئاسایی ئەگەر ئافرەت بتوانێت بە یارمەتی پیاوەکە بدا لەوانەیە دوکانێکی هەبێ بە یارمەت بدایان لە ماڵەوە هەندێک ئیشەیە جا لەوانەیە خواردن بێ لەوانەیە شتێک بێ ئەمانە شتێکی ئاساین بەڵێ تۆ خێزانەکەت لە دەرەوە کارەکەت مامۆستایە بەڵێ مامۆستایەکەی وای نەکردو کاریگەری بکەوێتە سەر کارەکانی ماڵەوە بەخێوکردنی ماڵ و منداڵ زۆر دەتوانێت کارەکانی خۆی ئەنجام بدارێ بەرەوەی سەر مامۆستایە لە بەیانیەوە سعات هەشتا هەشتونی وەچێ بۆ دەوامونی وەڕۆ پێش دوازدەیەتەوە ئەتوانێت پێشتر خۆی ئامادە بکە ئەو چێشتەی کە لی دەنێ یان ئەو ماڵەکە پاکاتەوە ئەو ماڵش کە جیاوازە مەسەن لەوانەیە ئێمە کسمان گەورەیە کورمان گەورەیە لەوانەیە کسەکە زیاتر یارمەتی بدا لە ماڵەوە بە تاکید دەتوانێت ئەی جەنابە لەگەڵەوە ئافرەت لە ماڵەوە بێت یاخود لە دەریشەوە کار بکات وڵی لە ماڵی شۆ باڵانسەکە ڕاگرە هەردوودا بەڵام ئافرەت خۆشە بچیت دەرەوە دنیاش ببینێ بەشی خۆشی ببینێت بە ئەوش بۆکو پیاوەکە ئیشکا قیچەکە با ئیشی خۆی بکات و هەم ماڵی شۆ ئاگاز ئاسەنگەری بکات لە ماڵەکە شیا ماڵ و مناڵی خۆشی ڕاگرە ئەروەڵا با بچێتە دەرەوە قیچە ئەگەر لە حاڵەتێکە هاوسەرەکەت بە تۆ بڵێت کارمەکە من هەموو بژێوێکی ژیانە بۆ دابینەکەم ئامادەی کار نەکەیت
وڵی نازانم بۆ ئەویان چونکەمە لە پێشتر هەر خۆم کارم کردووە بۆ ئەویان نازانم بەڵام ئافرەت خۆشە بچێتە دەرەوە بەڵام زیاتر ئیشی وەزیفە ببینەی دەروی ینی بڵێن ها دوکانۆش تۆمانە بۆ شەو نە ئافرەت لە شەوە ئیژ ناکا خۆشترە بەڵام بۆ ڕۆژ با لە دەرەوە بێ قیچەکە وەکو پیاوەکە بە ئیشی خۆی بکات. هەندێک جار ئافرەتان کە کار دەکەن کارێکی خۆیانە بێت دەبێت بە کێشە لە بینی هاوسەرەکانە جیابوونەوەش ڕۆ ئەدات یا هەندێک جار ئافرەتەکە کەم موچە خۆرە هاوسەرەکەی موچەکەی لێ ئەسەنێت و ناڵە بە دڵی خۆی پارەی خۆی سرف بکات تۆ تا چەندە لەگەڵەوەی ئەم بابەتە بابەتێکە بزارێ هەر لە سەرتاوە هەڵی تێدایە لە ئیشەکە تۆ بڵێن ئەم پارەی هەیە و پارەی لێ ئەسەنێ و ئەم نازانم ئیش دەکا و ئەم ئیش ناکە هەردووچان تەواوکەر یەکترن بە تاکید یعنی لەوانەیە هەبێت لەوانەیە ئافرەتەکە ئیش بکە پیاوەکە لە ماڵدا بریش بێ باکسەوە بەڵام ئەوەی زیاتر باوە لای ئێمە پیاوەکە ئیش دەکە ئافرەت لە ماڵەوە دانیشێ بەڵام ئێستا دنیا ئەو سەردەمی ئەوە نەماوە پێویستە بە گوێرەی ئیمکانیەتی ئەو ماڵە ئافرەتەکەش و پیاوەکەش هەردووچان هەوڵ بدەن بۆ ماڵەکە اینجا ئەگەر مناڵیان هەبوو زیاتر هەوڵە دەم بۆ داهاتویان وانە لە زیاتی ئەوەی بچێت پەنا بۆ هەندێک شتی تر بەرێ بۆ نمونە بڵێن بچێ ئاشاچر و دەست لەم و لەم پاکاتەوە بە ئاوا بڵین یان بە قەرز وەرەگری ئەبێ بیداتەوە نازانم ئەم شتانە نا ئەنجاگەر هاوکاری یەکتر بن زۆر ئاساییە لەوانەیە ئافرەتەکە بزانێت چ شتێکی باش بکات و شتێکی باش بکە زۆر تەبێ بتوانێت دوکانێکدا بنێ پیاوەکەش هاوکاری بکات ئەگەر هاتوو پێویستی پێ هەبوو بەڵام لای ئێمە هەندێک زۆر شت بۆتە عیبە و ئیتر کۆمەڵێ شتەکەین بەڵام من لەگەڵ ئەوە نیم ئەگەر هاتوو ئیمکانێتی ماڵەکەش باش بوو ئیمکانێتی پیاوەکەش باش بێ ئافرەتەکە ئەبێ هەندێک ئازادی هەیە بیرەیتێ شەر نییە بەس ئیشکە ئازادی ناڵێم چونە دەرەوەی لە هێن بکرێن بەس کارکردن کارکردن زۆر ئاساییە بەڵام کارکردنەکە ئەبێ کارکردنێک بێ کە تەسیر نەکاتە سەر ماڵەکەش شیرازەی ماڵەکە تێک نەچێ من لەگەڵەوە بەڵێ بینەرانی بەڕێز بەم جۆرە هاتیینە کۆتایی بەرنامەی ئەم جارەمان ئەوەی بینیتان ڕای پیاوان و ئافرەتان بوو لەسەر کارکردنی ئافرەت هەندێک لە ئافرەتان بە مافی خۆیان دەزان و پێیان شتێکی باشە کە کار بکەن هەندێکی تریشیان تەنها بە سەرچاوەیەکی تری هیلاکی دائنێن بۆ ژیانیان هەتا بێگەشتنیوەکی ترمان بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ